گەشت و گوزاری سلێمانی ڕایگەیاند لە چەند ڕۆژی ڕابردوودا 12,000 گەشتیار بۆ بەسەربردنی پشووی نەورۆز ڕوویان لە شاری سلێمانی کردووە. کەمینەی دەسەڵاتداری هەرێمی کوردستان کە بە ناوی شەرعیەتی شۆڕەجێڕیەوە لە دوای ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 خەڵکی کوردستانەوە قۆڕخی کایە جیازیەکانی سیاسی و ئابووریان کرد و زۆرێک لەو هاوڕێیانەی خۆشیان لەبیر کرد کە ڕۆژانێک لە شاخ و لە سەردەمی شۆڕشدا هاوسەنگەری یەکدەی بوون. محەممەد مەحموود قادر کە لە ئێستادا هەڵکشانی تەمەن و بێکەسی ئاسۆیژگانی لێل کردووە و لەو کاتەوەی دەسەڵاتی خۆماڵی کوردی هاتۆتە ئاراوە ئەو لە مزگەوتێکدا ژیان بەسەردەبات. ڕۆژانێک پێشمەرگە بووە و وەک خۆی دەڵێت 12 ساڵ چێ و نزار و پێدەشتەکانی لە پێناو خەباتی نێتەوەکەی داتەی کردووە و هاوسەنگەری زۆرێک لەوانە بووە کە لە ئێستادا لە ترۆپچی دەسەڵاتدان و دوای گەیشتنیان بە کورسی و پارە هاوسەنگەرەکانیان بە فەرامۆشی سپارد. ناو محەممەد مەحموود قادر خەرچی ئاکۆوامە حەیب نەبی بۆ 25 ساڵ ئەمن لەو مزگەوتەی خزمەتم هەیە داکوبام لە مێژە مردینی کچکۆکە بووم بەهێتنیە گەورە بوویمە ئەمشی هۆلێ هات هەردوو لە پێشمەرگایشم 12 ساڵا کردێ لە چێلچێلی ئی کوڕەچ خزمەتی پێشمەرگایەتیان لۆ حساب کرد ناوە لە هیچیان حساب نەکرد حەیب نەبی ناویشم نووسی لە کنەوێندانا بوو هاوی بوویە تەنەکەی زوبری واللهی داوە کاریم هەیە دەگەر حەیب نەبی دەگەر ئارەبانەکەم لەوە پیا بکەن حەیب نەبی بەو تا ساڵیشان محاشیان بەردە. نەبوونی خانی بە ساڵاتچوان لە دەڤەرەکەش یەکێکی ترە لە ئاریشەکانی بەردەم ژیان و هەڵکشانی تەمەنی مامەحەمە و جگە لە سووچی مزگەوتێک هیچ داڵدە و شوێنێکی دیکە بۆ پشودان و حەوانەوەی ئەو پیرەماندووە لە سنوورەکە بوونی نییە. لایەنە پەیوەندیدارەکانی ناوچەکەش پاساوی نەبوونی شوێنێک بۆ بە ساڵاتچوان و کەسانی خاوەن پێداویستی تایبەت بەوە دەهێننەوە کە نایانەوێت هیچ کەس بیر لەوە بکاتەوە خزمەتی دایک و باوچیان نەکەن و ڕادەستی خانەی بە ساڵاتچوانیان بکەن. خانەی بە ساڵاتچوان ڕەنگە پێویستێک بی لە هەندێک حاڵەتدا بەڵام لە دەبەریمە نییە تا ئێستا ڕەنگە ئەمەش بۆ خۆمان هۆکار بین کە بۆی کە تەشجیعی ئەو حاڵەتەمان نەکردێ لەبەر ژینگە و کەلتوری دەڤەرەکە کە کەلتورێکە کە پەیوەستە بە هەندێک بنەماکانی ئەخلاقی لە خزمەتکردنی مەسەلەن داک و باویان و تەشجیع نەکردنی هەندێک حاڵەت کە خەڵک فکر لێ بکاتەوە خزمەتی داک و باویان بیان کەس عەزیزەکانیان بە شوێنێکی وا ڕاستپێرن کە حکومەت بە خەویانەکە حاڵەتی وا هەبووە لە هەولێر دیان کراوەتەوە بەڵام لە سنتەری ئەو چوار قەزایی نییە ئەو بۆ معنای نییە کە ئەمە ضرورەتێک نییە تەسەوڕەکەم بەپێی زەمن ڕەنگە ئەوەش یەک لە پرۆژەکان بەوەربوونەوە لە ڕوخسارە ماندووەکەی محەممەد مەحموود هەرزوو تێدەگەی دادپەروەری کۆمەڵایەتی کە دروشمی شۆڕش و خەباتی شاخی حیزبەکان بوو دروشمێکی خەڵەتێنەری شۆڕجێڕەکانی شاغ بوو کە دەرەنجامەکەی خستنەوەی کۆمەڵێک بازرگانانی سیاسی بوو بۆ تاڵانکردنی شار و شاخی کوردستان. زستانی سارد و بەفراوی دەڤەری ڕواندزیش هاوشێوەی هاوڕێ شۆڕژێڕەکانی بێبەزەییە لەگەڵ مامەحەمە و هەر بۆیە سەرەڕای 67 ساڵی تەمەن و کەم ئەندام بوون ناچارە بەدەستەکانی خۆیدار بۆ زۆپاکەی ببڕێتەوە و لە پاڵ گڕ و کڵپەی زۆپایداردا کەمێک لە هەناسە ساردەکانی بەبادا. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری سۆران.